بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە شەوێکی جوان و پیرۆز و مبارەکی وەک ئەم شەو کە کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ شاری مەدینەی پیرۆز لە خزمەت حەزرەتی ئەبوبەکراین، لە خزمەتی پێغەمبەراین صلی الله عليه وسلم، لە خزمەتی ئەو هەموو هاوڵەی حەزرەتی ڕەسوول اللهیان صلی الله عليه وسلم کە لەم چەند ڕۆژەیە کۆچ و باریان پێچایەوە و بگرە بە بێ ماڵ و بەبێ سامان بە دینەکەیانەوە بە ئیمانەکەیانەوە ڕویان کردە شاری مەدینەی پیرۆز و ئەم ڕۆژە کرایە ساڵی کۆچی مسلمانان. ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەکرا لەبەرەوەی معجیزەیەک، شتێک لە لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕووی نەیە، هەرچەندە بەشارات و مژدە و شتی زۆر جوان لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوویاوە. ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی عیسا چووکە بە معجیزە لەدایک بووە هۆی ئەوەی کە ببێتە ساڵی زاینی لای مەسیحیەکان یاخود لە جیهانە. و هەروەها ڕۆژی فەتحی مەکە نەکرایە ساڵی کۆچی یاخود ساڵێکە مسلمانان پێ بناسرێتەوە، یا جەنگی بەدر یا هەر جنگێک لە جەنگەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڵکو ئەم کۆچە هەموو مسلمانان تایە بەشدار بوون. زەحمەت و ناڕەحەتێکی قورس هاتە ڕێگەی ئیمانداران و مسلمانان، و ئەم کۆچەش تا ڕۆژی قیامەت بەردەوامە بێ. ئایا بە کۆچ و هیجرەتێکە کە خەڵکی یا مسلمانان یاخود مەزڵومەکانی دنیا ئەنجامێدن یاخود کۆچکردن لە گوناه و تاوان. دیارە لەم بەرنامە تایبەتەی کۆچ و ساڵە و گەڕی 1446 کۆچی حەزمان کرد لەم شەوە پیرۆزەیە بە خزمەت دوو مامۆستای عەزیز و خۆشەویست بگەینەوە و توێژێکی گەرم و گۆڕ لەسەر باسەکانی کۆچ و ساڵی کۆچی و کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجام بدەین کە جەنابی مامۆستا مەلا ئەحمەدی ڕۆژبەیانی مە لە خزمەتیان پێشنوێژ و وتار خوێن، و هەروەها جەنابی مامۆستا شێخ سۆرانی سنگاوی کە جەنابیشان هەر پێشنوێژ و وتار خوێنن. یەخوا بەخێر مامۆستا گیان. سەلامەت بێ مامۆستا گیان، خۆی گەورە پاداشی جەنابی باتەوە لەگەڵەوە برا بە ڕێزانێ. خوا ڕزاوەتە. خۆ مامۆستا سۆرانگیان یەخوا بەخێر بن. موفق يا ربي. مامۆستایانی بەڕێز، کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئێمە بۆچی ئەم ڕۆژە بە گرنگ سیر بکەین؟ یا ئەم یادی کۆچە، یا ئەو ڕۆژەی کە حەزرەتی عومەری کوڕی خەتاب دیارەکە دەستیشانیان کردووە کرایە مێژووی کۆچی مسلمانان و مێژووی ساڵی مسلمانان کە لەو ڕۆژەوە بناسرێتەوە. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. دەستخۆشی لە جەنابتەکە مامۆستاگیان و لەم ستافە بەڕێزە و جەنابی مامۆستایش لەم شەوە پیرۆزە و لەم کاتە پیرۆزەیە داواکەین لە خوای گەورە بەناوە جوانەکانی خۆی لە هەموو لایەکمان خۆش بێ و عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بگێڕێ. لەسەر مەسەلەی کۆچ بەڕاستی مامۆستاگیان کۆچ ڕووداوێکی زۆر گەورەیە، هەر لەبەر ئەو ڕووداوە گەورە، هەر لەبەر ئەو با بڵێن حەدەسە گەورەیە کە لە زەمانی ئیمامی عومەرە کە هاوڵان کۆ بنەوە داواکەن لە ئیمامی عومەر کە بەروار دابنێ، چونکە معلومی بەڕێستانە لە زەمانی ئیمامی عومەرە کۆمەڵێک بنەمای زۆر گەورە دانرا بۆ دەوڵەت و دەوڵەتداری، نەئەکرا دەوڵەت و دەوڵەتداری بە جۆرێک لە جۆرەکان بەرواری نەبێ. بۆیە پێشنیار هاتە ناوە چی بکەینە ساڵی سەری ساڵ با بڵێ. هەنێک لە یاران فەرمویان یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە معجیزەیەکی گەورەیە و ڕووداوێکی گەورەیە و خوای گەورە و خەڵاتی نادۆ بۆ بەشەریەت با ئەو بکەینە سەری ساڵ. هەنێک لە یاران فەرمویان کاکە بە کاتی پێغەمبەر بوونی، کاتێک کە قورئان نازڵ بووە بە ئەو کاتە بکەینە بەروار. هەنێک فەرمویان کاکە بە یادی جەنگی بەدر وەکو جەنابەت فەرموود. هەندێکیان فەرمویان بە فەتحی مەکە بکەین، هەندێک فەرمووی با وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەین. ڕەئی و بۆچوون زۆر هاتە ناوە. یەکێک لەو ڕەیانە یادی کۆچی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، چونکە کۆچ گۆڕانکاریەکە قوربان بەسەر هەموو بوارێک لە بوارەکانی ژیانی پێغەمبەرە هاتووە لەگەڵ یارانە. یعنی گۆڕانکاریەکە ئەگەر بەراوردێ بکەین لەگەڵ ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شاری مەکە بۆ شاری مەدینە، یعنی وەکو کوداری خۆمانەڵێ بینی ئەرز و ئاسمان، بینی ئەرز و ئاسمانی بینە، لە بینی ئەم دوو ژیانەیە.
ژیانی هاوڵان لە شاری مەکە لە چ زەحمەتێک و ناڕەحەتیەکا بوون و لە مەدینەش لە چ فەرەحی و خۆشیەکا بوون. یعنی تەنانەت نە گۆڕانکاری بەسەر ژیانیانە، تەنانەت ئەگەر تۆزێک زیاتر بڕۆینە پێشەوە ئەبینین تەنانەت گۆڕانکاری هاتووە بەسەر نزولی قورئانیشە. یعنی ئاەتەکانی مەکی جیاوازن لە ئاەتەکانی مەدینە. یعنی بۆیە ڕووداوی کۆچ ڕووداوێک کە ئەوەنە گەورەیە شایانی ئەوەیە کە دانرا لە زمانی ئیمامی عومەرا و بەڕای تێکڕای سەحابەکان دانرا بکرێ بەسەری ساڵ. بۆی هەمیشە و هەردەم ئێمە وەکو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای نەکەوین لە ئومەتانی تر. ئێمەش بەروارێکمان هەبێ و بەروارەکەی ئێمەش ڕووداوێکی پرشنگدارە لە ژیانی پێغەمبەرەکەمانە صلی الله عليه وسلم. مامۆستا شێخ سوران جنابتان یعنی بۆ پێشکی ئەم حادثە گەورە ئەم ڕووداوە گەورەی کە جنای مامۆستا ئاماژەی پێکرد کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە چۆن ئیسفادی لێ بکەین؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. سرتا بخيراتني موصل برزكين هاي قرزة بخير جناب شدبات إن شاء الله استعف برزكتان وكو سودبينين لا كوشي بيغمبري خو عليه الصلاة والسلام أجر إيمة ما شابكين لا جياني وردي بيغمبري خو عليه السلام همو جياني بيغمبري خو عليه السلام معجزة بوها وهمو ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لە کاتێکا کە ژیانی کردووە بەبێ ئەمر و فەرمانی خوای پەروەردگار هیچ کارێکی نەکردووە و ئەو کارەشی کە کردی لەلایەن خوای پەروەردگار و فەرمانی پێکرا بوو. یعنی یەکێ لە سوودەکانی کۆچ ئەوە بوو کە تقریبەن ماوەیەک پێش ئەوە چەندین ماوە لەو کاتەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بانگەوازی دینی ئیسلامی کردبوو لەناو مەککەدا ئەوە بوو موسڵمانان لە ناڕەحەتێکی زۆر زۆرابوون. حتى أو وحي هاد وخيب وبيغمري خو عليه الصلاة والسلام كدبيت كوچكا برو شاري مدينة بيروس أم كوچ كرناش سودي زور زوري تيابو و درزي قالي درزي زور زوري تيابو كبو صحابة كان بيغمري خو عليه الصلاة والسلام وهبو أمتي إسلامي ولدوا عشوا تاوكو إمرو حتى أوكو أو رجشي كقيامت ديت بردوام سود إسفادي تيدايا سرتا لکاتێکا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە خوای پەروەردگار فەرمانی پێ ئەدات لەلایەن جبریلەوە کە دەبێت کۆچ کات لە مەکەوە بەرەو مەدینەی پیرۆس. سەرەتا کاتەکە نیمەڕۆیە، هیچ کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کاتی نیمەڕوانە سەفەری بۆ ئەم لاولا نەکردووە. بەڵام عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ ئەفەرمێت لە کاتێکە کە بینیمان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وا بەڵێ ماڵی ئەبوبەکر دێ لو كاتا أبو بكر رضا ورحمته خواه لبي يخسر هستايا بيه فرمي والله كاركي زور قرنقا كبيغمري خواه هنا وتدار صلى الله عليه وآله وسلم أجينا لم كاتا حيج كاتا لم كاتا نهاتو تمالي إيموه لبروات السود لم شتشيه لم هاتني بيغمري خواه عليه الصلاة والسلام بمالي أبو بكر ككاتي كديت خزمتي يعني أفرميت خواه پروردگار فرماني بيكردن بو أويكا كوشكم لما كوبو مدينة هيك لو السودان أويكا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیچ کاتێ بە نێوەڕوان سەفەری بەم لاولا نەکردووە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام سەردانی هەر کەسێکی کردبێ هەر نەخۆشێکی کردبێ یان لە بەیانیان نابوو یان لە ئێواران نابووە. ئەمە یەکێ لەو سوودانە. یەکێ لەو سوودانەی تر ئەوەیە کە ئیمامی ئەبوبەکر بە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلام ئەفەرمێت 4 مانگ پێش ئەوەی کە تۆ فەرمانی کۆچم پێ بکەیت 2 وشتری باشم ئامادە کردووە بۆی کە لەم سەفەردا لەگەڵمان نابێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەفەرمێت نرخی ئەوەی من چەندە؟ ئەبێ نرخەکەی بدەمێ. يعني ڕازی نابێ بەڵێ بۆی کە ئەجری کۆچەکە کەم نەکاتەوە نرخەکەی ئەدات. لە هەمان کاتا لەو کاتا کە توێشوو ئەپێچنەوە ئەمەیەکی تر لە سوودەکانی لەو کاتا ئەسمائی کچی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نازان بەچی ئەو شتێک کە بەستویان یعنی کە پێچاوێنێتەوە کردیانێتە کە تورەکەیکی گەورە نازان بەچی یەخسە پشتوێنەکەی خۆی دائەکەنێت بەری ئەدات و ئەیکا بە دوو کەرتەوە لەتێکی ئەچێت دەمی جەوەندەکەی پێبەستێ. ئەمەیەکێکی ترە لە سوودەکان کە ئەوەتانێ ئیسلام بەزەییە، ئیسلام ڕەحمەتە، ئیسلام سۆزە ئەوەمان فێرەکە. لە هەمان کاتە وتەزەوەدوا فإن خير الزاد التقوى. خوای گەورە کە ئەفەرمێت بۆ هەر شوێنێک کە چوون یعنی بۆ هەر شوێنێک کە چوون بشووری خۆتان بخۆن. توێش قیامەتی خۆت بەڵێ دەست بە ئەسبابەوە بگرن. لەبەر ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەوەتانێ بەبێ سەبەب کۆچی نەکردووە. بەبێ سەبەب کۆچی نەکردووە. لە هەمان کاتە کاتێکیش کە کۆ پێشەوەی کە کۆچ بکەن ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت
بە عەبدوڵڵای کوڕی ئەفەرمێت تۆ هەواڵی ناو مەکەمان بۆدێنیت بە ئەسمائی کچی ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت تۆ خواردنمان بۆدێنی بە شوانەکەشیان فەرمان ئەکات کە لە کاتێکە ئێمە ئەو ڕێ ئەەکەین تۆ بیسەڕەوە ئاها سوودەکانی کۆچ یعنی ئێمە لەمانەوە ئێمە چی فێرە بین ئەوە فێرە بین کە ئێمە نهێنی پارێز بین ئەوە فێر ئەبین کە لە کاتێکا کە کەسێک لە شوێنێکا بوو لە هەر شوێنێکا بوو کە نهێنێکی دادایە دەستمان ئێمە نهێنی پارێز بین لە کاتێکا کە هەر کاروبارێکە درێتە دەستمان دەستان خۆش بە مۆسەگیان جنای مەوسەم لە ئەحمە من حەزەکەم بچینە ناو مەدلولە ئەخلاقیەکانی ناو کۆچ یعنی یەکێک لەو ئەوانەی کە جنای مەوەسا شێخ سۆران باسی کرد ئەسمائی کچی حەزرەتی ئەبوبەکرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وەکو سیرا فەرمێ سکی حەومانگ بووە بە عەبدوڵڵای کوڕی زوبەیرەوە یعنی ئافرەتێ لە حەومانگیە ڕۆژی دوو جار بچێ بۆ ئەشکەوتەکە خواردنەوە هەموو پێویستیەک بەو نهێنیە بەرێ بۆ ئەو ئەشکەوتە کە جێ گومان نەبوو ئافرەتێک لە حەومانگی ئەسکی هەبێت ئەو کارە گەورە ئەنجام بات ئەم قوربانیە گەورە ئەم نەزەرە گەورە ڕەبانیە چێتە سەرم ئافرەتە بێ چۆن بەرەکەتێ بە ئەم خێزانە ببەخشێ کە عەبدوڵڵای کوڕی ئەبێتە یەکێک لە خەلیفەی موسڵمانیەکێ لە ئەمیرە گەورەکانی موسڵمانان کە یەکەم مناڵەوەکو لە سیرا باسەکرێت کە لە مەدینە لە دایک بۆ بێ عەبدوڵڵای کوڕی زوبەیر ینی دوای کۆچ مەبەستم لێرە ئەوەی ئێمە سەیری ئەم لایەنە ئەخلاقی گەورە بکەین کە ئیسلام فێرمانەکات یەکێک لەو شتانی کە زۆر جوانە و ئەمڕۆ ماوەسا زۆر پێویستمانە بریتێ لە ئەمانەت پارێزی لە کۆچا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو خەڵکی مەکە کە چیان بەرامبەرم نەکرد یعنی ئێمە نازانین تا ئێستش ئەو ئەمانەتە و ئەزانم لە سیرا ناوی نییە کە هی کێو بوون کە لای ئیمامی عەلی کە تەمەنی 23 ساڵ بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمانەتەکانی داناوە ئەی عەلی تۆ بەیانی ئەمانە تەسلیمی ساحێبەکانیان بکەرەوە خۆ هەر ئەمانەش بوون کە لە جەنگی بەدرا دی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆ سێڕێی کاروانەکان بەس ئەوە جیایە لەم حاڵەتە ئەم مەدلولە ئەخلاقی چیمان فێرەکات مامۆسا ینی کە ئێمە نەک بۆ دۆستەکانمان نەک بۆ ناو مسلمانان ئەمانەت نەپارێزین بەڵکو بۆ دوژمنەکان کە دوژمنی پێغەمبەر صلی الله علیه و سلم شەو هاتوون شەهیدی بکەن بەڵام بەیانی هەموو ئەمانەتەکانیان تەسلیم بکاتەوە مامۆساگیان هەموو ئەو کارانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانی مبارەکە کردوویەتی ڕاوەی ئاەتێکمان پێ پیشانەیە کە خوای گەورە فەرموویەتی وئینەکە لەعەلا خولوق عەظیم پێغەمبەر صلی الله علیه و سلم معنای کردداری بۆ کرد بە کردار چەسپاندی کە خاوەنی ئەخلاقی گەورەیە وەکو خۆشایەتی بۆیە لە کۆچە دەیان لەو هەنگاوانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ دەرەکەوێت بە دەیان جار ڕاوەی ئەو ئاەتە کراوە بە دەیان جار بە دەیان شێوە یەکێک لەو شێوە جەنابتە فەرمی ئامانەت پارێزیە ئامانەتی کێش ئەمانەتی ئەو کەسانێک کە لە دارونەدووەیە کۆ بنەوە بەنامە دانێن و با بڵێن خیتە دانێن چۆن ئەم پێغەمبەرە شەهیدکەن چۆن لە ناوی بەرن هێشتا ئەم پێغەمبەرە صلی الله علیه و سلم بەڕەوای نازانێ دەستبەرێ بۆ ماڵەکانیان وەڕەواژ نییە ڕەواش نییە ئەوەیە کە خوای گەورە فەرموویەتی وئینەکە لەعەلا خولوق عەظیم وەکو جەنابی مامۆسا فەرمووی کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە شەوا کە سەرێک لەگەڵ ئەچێتە ماڵ حەزرەتی ئەبوبەکر و تەبەن نیوەڕۆکێ بەنامەکە دانێن شەو سەفەرەکە ئەکەن حەزرەتی ئەبوبەکر پێ فەرمێمە وڵاخە هی جەنابتۆ بێ سەرکەوی و لەم وڵاخە بەکاربێنی وەکو جەنابی مامۆسا فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی سەر ناکەم تاوەکو حەقەکەی نییە ئەمە ڕاوێ و ئاەتەمان فێرەکا کە وئینەکە لەعەلا خولوق عەظیم شاعیرانیش جوانیان فەرموویانە لە سایەی عیزەتی نەفسم سەر نەوی ناکەم بۆ هیچ کەسێ سەری بەرزمە کە نایەڵێ دەمم ببەم بۆ هیچ دەسێ جا بەڕاستی قوربان یعنی بەدەیان وەک عەزم کردی ئاکار هەیە لە کۆچە هەمووی ڕاوێ ئەو ئاەتە قورئانیەمان بۆ کاکەوە ئینەکە لەعەلا خولوق عەظیم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڕێکەون لەگەڵ ئەبوبەکرە وەکو جەنابت فەرموود ئەو ئافرەتە گەورە و عەظیمە یعنی لە شەئنە بەڵام لە تەمەنە و لەباری لاشەی خۆیان زۆر لاوازە وەکو ئافرەتێکە و باوکی کەوتە ناو میحنەتێکی ناڕەحەتیەوە و وەکو خۆشی ئافرەتێکی حامیلەیە و با بڵێن دووگیانە و شوێنەکەش هەر ئاوا شوێنێکی ئاسان نییە و کاتەکەیشی کاتێکی حەساسە و
ئەبێ مراقەبە بکە لە کاتێکا بڕوا کەس بە دەرەوە نەبێ و ئێستا ئێمە بە سیارەیەش نزیکی ئەشکەوتەکە بینەوە حیجازیشە بەو گەرما ئێستا ئێمە کاتێک ئەڕۆین بۆ حەجیا بۆ عەمرە نزیکی بە سیارەیەش بە سیاری تەبریدیش نزیکی کێوەکە بینەوە اینجا هەتا سەرەکەوی ئاو ئارەق دەرەکەین وەکوڵهن ئارەقی ڕۆژ سپی دەرەکەین ئەبێ ئەم ئافرەتە بەم هەموو ترس و لەرزەوە بەو ناڕەحەتیەوە چۆن سەرکەوت بێ ڕۆژە دووجار یعنی ئەمانە مامۆسا ئەوەنە گەورن وەکو ئەڵێ مەسەن زمان لاڵە لە ئاستی وەسفکردنیانە یعنی زۆر گەورەیە ئافرەتێکی ئاوا حملێکی وای هەبێ و لە کۆتایی دانانی حملەکە هەبێ بەو شاخا سەرکەوێ بەو ترس و لەرز و ناڕەحەتیش لە دوای ئەوەیش لەلایەن زاڵمان و فیرعونەکانی ئەم ئومەتەوە هەر شەپازلەی لێ درێوە گەڕێن بە دوای باوکە ئەمە خۆی کۆکاتەوە لە فیداکاریە مامۆسا کۆچ بۆیە کراوە بە بەروار چونکە ئەم فیداکاریە هەمووی تیا بەشدار بوو گەنج تایە بەشدار وەکو ئیمامی عەلی خوشکان تایە بەشدار بوون وەکو ئەسما پیاوە بەتەمەنەکان تایە بەشدار بوون وەکو ئەبوو بەکر فەخری عالم خۆی تایە بەشدار بوو شوانێکی فەقیر و هەژار و نەدار تایە بەشدار بوو ئاژەڵەکانیش تایە بەشدار بوو چونکە ئەوان هاتن شوێن پێکانیان نەسڕیەوە تەنانەت مشریکیشی تیا بوو کە دەلیل بووە حتا قوربەڵە سەفەمی ئەویش تیا بوو وەرە مامۆستا کۆتر تایە بەشدار وەرە ئەوەی کە ئەفەرمی وەکو جاڵجاڵۆکە بەری هینەکەیان دا ئەشکەوتەکە هەمووی تایە بەشدار بوو جا بۆیە بەڕاستی کۆچ وەک جەنابەت فەرمووت بەدەیان ئاکاری جوانی تیا بەدیەکرێ یەکێک لەو ئاکارە جوانانە ئەمانەت بۆیە پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم نەهزناوی ئەمینی وەرگتووە یعنی هەر لە ژیانی خۆیان بە شایەتی کافرەکانیش هەر ناویان لێ نابوو ئەمین کەم جا بە محەممەد بانیانەکرد یا بە صادق بانیانەکرد یا بە ئەمین بانیانەکرد یا بە صادق الئەمین بانیانەکرد و ئەویش فەرموویەتی فێرمانەکە کە ئێمە ئاگامان لە ئەمانەت بێ وەکو خۆی فەرموویەتی لا ئیمانە لیمەن لا ئەمانەتە لە جا ئەو ئامانەتە تەنیا وەکو ماڵ نییە ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هیجرەتە نمونەیەکی پێشکەش کرد ئەگەر ماڵی دوژمنەکانیشتان لابێ خیانەتی لێ نەکەن ئەی ئەکرێ ئێمە ئێستا چۆن ماڵی دۆسەکانمان لابێ خوا نەخواسە خیانەتی لێ بکەین ئێستا ئێمە چۆن ئەو مناڵە کە مناڵی خۆمانە چۆن خیانەتی لێ بکەین پەروەردەیەکی جوانی نەکەین ئێوە نییە فەرموویەتی كلكم راعي وكلكم مسؤول عن رعيته جا بۆیە بەڕاستی وەک جەنابەت فەرموود ئەمانەت پارێزیەکێکی ترە لەو وانە گەورە و گرنگ و پیرۆزانەی کە لە کۆچی پێغەمبەری ئازیزمانە صلی الله عليه وسلم دەرەکەوێت ئەوە دەیان خاڵی تر یەکێکی تر لەو خاڵانە بە ئینجازی جنابی مامۆستا خۆشەویستیە مامۆستا خۆشەویستی ئیمامی ئەبوبەکر بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی ئێمە چێنێ پێغەمبەری ئازیزمان خۆشەوێت کۆچ قوتابخانەیە کە ئەبێت دەیان وانەمان فێرکە یەکێک لەو وانانەوانەی خۆشەویستی پێغەمبەری خوایە کاتێ سەیر وەکو جنای مامۆستا فەرمی ئەبوبەکر چه ئامادەسازیەکەکە چەند جار یەتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ با هەمیش کۆچکەم عومەر کۆچی کرد فڵان کۆچی کرد فڵان کۆچی کرد با هەمیش کۆچکەم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ پەلەمەکە بەشکم هاوڕێیەکە دەستکەوێ کە یەد لەو ڕۆژە خەبەری پێیە ئەبوبەکر لە خۆشیا دەسەکاتە گریان دایکمان دای عایشە ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی لە باوکی بێ فەرمێ تا ئەو ڕۆژە نەمزانیوە ئینسان لە خۆشیان ناگری تا فیلمێسکەکانی باوکم بینی کە ئەهاتە خوارەوە بەهۆی ئەو موژدەی کە پێغەمبەر پێیە کە ئەبێ بە هاوڵی جا لەو ڕێگایە ئەوە نمونەی خۆشەویستی ئەبوبەکرە لە ڕێگەیشا پێغەمبەر صلی الله علیه وسلم متابعەی ئەبوبەکرەکە جاجار ئەبوبەکرەکەوێتە پێش و جاجارەکەوێتە دواوە ئەبێتە جێی تێبینی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێ فەرمێ مالەکە یا ئەبوبەکر وە چییە بۆ واکە یعنی بۆ جاجارە پێشەکەوی جاجارە دواکەوی ئەویشە فەرمێ قوربان فیداکە ئەبی و ئومی تەمەن لە حەدیسەکان و لە تەریخ و لە مێژووە هاتووە هیچ کاتێ پێغەمبەر صلی الله علیه وسلم بانی ئەبوبەکری نەکردووە و ئەویش بفەرمێ نەعەم ئیلا فەرمێتی فیداکە ئەبی و ئومی يعني لتأريخا نهاتو ڕۆژێک لە ڕۆژان پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبوبەکری بان کرد بێ فەرمێتی نەعەم نەیوتۆ نەعەم
هل فرميتي فداك وأبي وأمي فرميتي فداك أبي وأمي والله جاجا بيدك وعليم شوى تعليك إما بم شاخە هەڵەزنین ئەتەسم خوا نەخواسە تاشە بەردێک چاڵێکی تیابێ خوا نەخواسە شوێنێکی تیابێ ئازار بە تۆ بگا حەزەکەم خۆم لە پێشەوە بم جاجارێکیش بیرەکەم وەڵێم لەوانەیە دوژمنەکان بە دوامانەوە بن تیرێ بە هاوێژن بۆمان حەزەکەم ئەو تیرە بە ناوشانی من کوێ ناوشانی تۆ سەلامەت بێ بۆیە بەڕاستی کۆچ ئەبێ فێرمان کە بە خۆمان بچینەوە چەندێ پێغەمبەری خوامان خۆش بێ جزاك الله مۆسەکەن سەران جلای مۆسا شتێکی بیر خستمەوە حتا ئەفەرمێ لە کۆچە و ئەزانم ئەسمائی کچی حەزەتی ئەبوبەکر کە جامێ شیریان بووە بە حەزەتی ئەبوبەکر نایخوات ئەفەرمێ دای بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی حتى ارتويت تا پیانسم شیرەکەی هەموو خواردەوە تا من تێر بوو یعنی حەزەتی ئەبوبەکر تێر بوو سێرە محەبەتە مامۆسا جا مامۆساگیان من حەزەکەم لەو ڕوانگەوە حتا لە ناو جاهیلەکان و لە ناو کافرەکانی مەکەشە لە سیرە ئەخلاقی هیچ کەسێ ون نەبووە بە چاکە مامۆسا زۆر سەیرە ئێستا لەوەی کە نافەرمێت یعنی لە ڕقی کافرەکانی مەکە سیرەوانە نووسراوەتەوە کە ئەو شەوەی هاتنە سەر ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکسەر دەرگایان شکان و هاتنە ژوورە و چونش پێغەمبەر صلی الله علیه و سلم زانی ئەو ئەخلاقە بەرزە لە جاهیلەتیشا ماوە ئەی عەلی لە جێگەکەما بمێنرەوە تا بەیانی بۆی غافڵیان کەن تا ئەوان کۆچەکەن ئەیزانی کە ناچنە سەر ماڵیان سێ مۆسا ئەخلاقە زۆر گەورەیە بەڕاستی لە جاهیلێشدا هەبووە دەی عەلیشە فەرمێ شەوێک کە باشترین خەوم تیا کرد بێ زۆر بە ئیسراحەتیا خەوت من چونکە ئین الله معنا پێنسە فێری هەمویانی کردبوو ئەم دەرسە هەمویان وەریان گرتبوو لەبەر ئەوەی عەلی فەرمێ زۆر بە ئیسراحەت تامیانی خەوتم و ئەو کاتیش کە لە ئەشکەوتەکایە کە حەسی ئەوبەکرە فەرمێ یا ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم یەکێکیان دوو لە ڕووی مەجلیس و بینەرانی خۆشەویستمان ئەفەرمێ چووە پشتی ئەشکەوتەکە لە پشتی ئەشکەوتەکە زۆر بە واضحی پێنج سەلم لەگەڵ حەسی ئەوبەکرە دیار بوون ئەفەرمێ بۆ دەست بە ئاوگەیاندن ڕۆشتە ئەویا حەسی ئەوبەکر فەرمووی یا ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم بەسەر هەڵبڕێت ئەمان بینێت چونکە لە دوایە یەکسەر لە دوای ئەشکەوتەکە کوونەکان دیار بوودە ینی پشتی ئەشکەوتەکە گەر چوو بنە ئەویا دیارە ناو ئەشکەوتەکە پێنسەم زۆر بە ئیطمینانەوە ئین الله معنا ئەفەرمێ یعنی ئاگای لەو دەسەڵاتە گەورەی خوایە ئەم چاوە لەژێر دەسەڵات و هەیمەنی خوایە ئەم چاوە ناتوانێت چاو هەڵبڕێت یعنی حرکاتی ماسوولکەکانی چاو لە دەستی قودرەتی خوایە سێر ئەم تەوحیدە یعنی پێنسەم فێری ئەسحابی کردووە و چۆن لەوێشە ئەو دەرزە فێری ئەبوبەکر کاتەوە جارتر کە هیچ بە هیچ جۆرە نەترسێ ئێمە چۆن ماوەسە لەم مەعیەتە گەورەی خوا تێبگەین لە کۆچە إن الله كان عليكم رقيبا خواهي قولك فرميت بالتأكيد خواهي بروغار شاودير بسرتانوا طبعا بيغمري خواش عليه الصلاة والسلام للآن خواهي بروغار وروانا كلاوة بيغمري خوا عليه السلام أو كسبوك بالروح بلاش برس كلايا وبرو آسمان كانوا بهشت دوزخي بيني بيغمري خوا عليه الصلاة والسلام أو كسبو كهيج قمانك لدل عنبو حتى صحابة كان بيغمري خواش عليه الصلاة والسلام هیچ گومانێ لە دڵ ئەنا دروست نەبوو بوو بەوەی کە هەر فەرمانێکیان پێ بکات ئیلا ئەمە فەرمان و لەلایەن خوای پەروەردگارەوەیە ئەبێ ئەم شتە بکرێت هەتا تەنانەت ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت وەکو جەنابی مامۆستا ئاماژەی پێدا کە لە کاتێکا کە هەواڵەکەی پێ ئەدا لە خۆشیانە ئەگری ئەمە چییە ئەمە ئەومان فێرەکا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو سەحابەکانی بەم شێوازە ڕاهێناوە كلا هرش نكابون اتق الله حيث ما كنت وأتبع السيئة الحسنة تمحوها وخالق الناس بخلق حسن لخواي برورقابة ترسن لهرش نساتك هن ككاتك خرابيك شتكر بدوي خرابك دا شاكب كتاوكو بيصريتوا نوكو هروا وتاني حتى لناو يعني يكلو كسان السراقية كاتك أبيستيت كبيغمري خوا عليه الصلاة والسلام ككوتشي كردو لقل إمامي أبو بكر بتمايا برو شاري مكة برات هيك لدانشتواني سراقة قومي سراقة لو كانت هوالا كدينيت شو كأوان قراريان بو كهر كسيك أجر محمد وهاوريكي بقري أو خويني دو زلام بو أو كسي يعني دو سط بوشتر بو أو كسي على أي شكل كذا لمجلسك كأمي بيس ناوتي أو كأو بينوتانا من خم أي الناس ما هو دو كابراب مرمالات يعني لبن بو بدو أو أقران دو أو عليت شوم
بە دوای پێغمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام یەکەم جار کاتێک کە سوار ئەسپەکە ئابم یەکسەر ئەمخاتە خوارەوە دووەم جار ئەمخاتە خوارەوە هەتا وەکو تەواو نزیکە بوومە لە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەها لەوە ئیمامی ئەبوبەکر چۆن پەروەردە بووە لەو کاتا هەتا ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ فەرمێ زۆر ترسام بەڵام پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەنک خۆی تێک نەدا لەو کاتا سوڕاقە ویستی بێتە پێشەوە پێغمبەری خوا عەلەیهی سەڵام دوعای کرد ئەوە بوو ڕێک قاچی ئەسپەکە نیشتە زەویەوە چوە ناو لمەکەوە سوڕاقە یعنی هەستی کرد کە ئەمە شتێک هەیە ئەمە قودرەتێکە لەلایەن ئەم دوو شەخسەوە نییە بەڵکو لەلایەن پەروەردگارەوەیە بۆ یەکسەر وعدی پێیاندا کە تەئکید بن من بە هیچ شێوازێک لە ئێوە یعنی زەرەرتان پێ ناگەن لەلایەن منەوە ئەوەتانێ لەوێت پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وعدی ئەوەتانێ کیسڕای پێدا لە کاتێکا کە کاتێکە ئازاد ئەکرێت بازنگەکانی کیسڕا ئەکرێتە دەستی وێ سوڕاقە چی وەرگرت لە پێغمبەری خوا عەلەیهی سەڵام ئەوەی وەرگرت کە ئێتر کە چووەیەوە شوێنی خۆی بە هیچ کەسێک ناڵێت کە من پێغمبەری خوا و ئەبوبەکرم بینیوە سەڵ وسەلام یاخود یەکێتر لەو کەسانە ئەبوو ئەیوبی ئەنساری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کە ئەمە چۆن پێغمبەری خوا عەلەیهی سەڵام پەروەردەی کردوون بە شێوازێکی جوان بە شێوازێک یعنی وەکو ئێمە دوودڵ نەبوون لە دینەکەیانە وەکو ئێمە کەم سارد نەبوون یعنی لە نوێژەکانیانە بە تایبەت نوێژی بەیانیان و نوێژە جەماعەتەکان ئەبوو ئەیوبی ئەنساری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت کاتێک پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هاتە ناو شاری مەدینەی پیرۆز لەو کاتا کاتێکە ئیتر مایەوە پێم خۆش بوو لە ماڵەکەی منها بمێنێتەوە چونکە ماڵی من نزیک بوو لە مزگەوتەکەەوە لە شوێنی دروستکردنی ئەو مزگەوتەکە کە لە کاتێکا وشتەکە نیشا بوو لەوێ کە ئەو ئەرزی دوو منداڵی هەتیو بوو کە شوێنی وشکردنەوەی خورما بوو هەتا یعنی گۆڕی هەندێک لە مشتێکەکانی تیا بوو دارخورمای تیا بوو پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کاتێکە کەیتر دوایەوە فەرمان ئەکا کە دارەکان ببڕێنەوە کە گۆڕەکان دەرکەن باشە لە دوایەوە ئەبوو ئەیوبی ئەنساری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ پێغمبەری خوا عەلەیهی سەڵام وەرە ماڵی منەوە پێم خۆشە بێتە ماڵی منەوە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەحابەکانی وەها پەروەردە کردبوو بەو شێوازە کە بەردەوام هەستکەن بە ڕەقیبی پەروەردگاری خۆیان لەو کاتا فەرمێ پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام من حەزەکەم ئێوە بچنە قاتی سەرەوە چونکە من خۆم لە خوارەوە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێت من دەبەر ئەوەی کە میوانم زۆر دێ حەزەکەم لە خوارەوە مەبەستی ئەبوو ئەیوبی ئەنساری چی بوو مەبەستی ئەوە بوو کە ڕێزەکە مەبەستی ڕێزەکە بوو مەبەستی پێ ئەوە بوو کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەزلی بەسەر هەموو کەسێکە هەبوو کە لەسەروی ئەوە نەبێت ئەفەرمێت شەوێکیان قەدەری خوا سوراحیە ئەو لەدەستمان ڕژە لەو کاتە نەمانزانی هەبەتانیە زیاتری چشمەلانم بەخۆم و خێزانم ئەفەرمێ لەو کاتە بە هەر شێوازێک هەبێت یەکسەر بەبەتانێکە ئاوەکەمان وش کردو بۆی کە نتکێتە لای پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاوە سەحابەکانی پەروەردە کردبوو بەو شێوازە ئەفەرمێ ڕۆژێکی تریان خواردنێکمان بۆ بر هەر جارێک کە خواردنمان بۆ ئەبرد ئەفەرمێ کاتێک کە خواردنەکە ئەمایەوە ئەو کاتە ئێمە ئەمان خوارد لە پێش پێغمبەری خوا و خواردنەکەمان نەئەخوارد صلی الله علیه و آله وسلم ئەفەرمێ کاتێک ئاهاتەوە لەو شوێنەوە کە دەستی پێکردبوو ئێمەش لەو شوێنەوە ئەمان خوارد هەتا جارێکیان ئەو بوو کە خواردنمان بۆ نارد سیر و پیازمان تێکرد بە خواردنەکە نەخورابوو وەکو خۆی هاتەوە فەرمێ وتمی پێغمبەری خوا عەلەیهی سەلام بەدایک و باوکمە بە قوربانت بین بۆ لە خواردنەکەت نەخوارد فەرمێ لەبەر ئەوەی کە من پێم باش نییە کە لە کاتێکا کە سیر و پیاز لەر خواردنێکا بێ بیخۆم چکە لەبەرەوەی کە گفتوگۆ لەگەڵ خواکەم بەڵام ئێوە بیخۆن ئەمانەوەمان لێ ئەکات کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەردەوام یعنی هەتا ئیسەش کە لە ناومانان نییە سونەتەکانی زیندون و لە ناومانان ئێمە هەوڵی ئەوە بدەین ئینشاءالله لەگەڵ سونەتی پێغمبەری خوادا بڕۆین عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئەوەی کە ژیانی دنیا و ژیانی قیامەتیشمان بەختەوەر بین ئینشاءالله. جنابی مامۆستا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کە کۆچەکە مامۆستا باسی کۆچی کرد بۆ شاری مەدینە طبعا سەحابەکانی کە لە خزمەتیا بوون کۆچەریەکان ئەوە زۆر بە ئیشتیاق و چاوەڕانی پێغەمبەریان دەکرد صلی الله علیه وسلم خەڵکی مەدینەوە هەر زۆر چاوچکە لە ماڵێک لە ماڵەکانی مەدینە نەمابوو کە موسڵمانێکی تیان نەبێت ئیستیعدادێکی باش ئامادەیەکی باش هەبوو بۆ ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆچ بکە بۆ مەدینە
چاوەڕوانیان نەکرد تاوەکو هەمویان تەلع البەدر بڵێن و تاوەکو مەوەسا فەرمووی ماڵەکانیان بکە بە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەڵام ئێستا زۆر ئاسان بۆ ئێمە بۆ ئێمەی ئومەتی ئیسلام ینی ئەو چاوەڕوانیە بەس بەوە ئێمە سڵاواتی لە پێغەمبەر بدەین صلی الله علیه وسلم یەکسەر ئەم سڵاواتە ئاگاتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکسەر بە ناو نیشان ئەوترێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئێمە سڵاواتمان لێیاوە لە کاتێکا کە هەموو پێنجشەمانی وەکو فەرمودی پێغەمبەر فەرمێت نامەی ئەعمال پێشەوەی بەرزکرێتەوە چێتە خزمەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئەی بینێت و ئیستیغفارەکە بۆ هەموو کردوانی کە خراپن یەک بێکێم ئومەتی و هەروەها دوعای قبولبوونی شەکا بۆ چاکەکان کە کردویانە. ئەم بە خزمەت گەیشتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمە لەم زمانەیە زۆر ئاسان بوو ینی زۆر وەسڵەکە زۆر نزیکە بە بۆنەی سڵاوات بە بۆنەی عیبادەت بە بۆنەی هەموو شتێکەوە. بەڵام ئەسحاب زۆر چاوەڕوانیان کرد تاوەکو لە مەدینە پێغەمبەر صلی الله علیه وسلم بچنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خۆی هیجرەت کاتێک کە پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم هیجرەتی کرد مقدمەیەکی بۆ داڕشت لە ساڵی 12 6 نەفەر هاتن کە عەقەبەی یەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو شەشە ئیمانیان هێنا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم عادەتی وا بوو لە هەموو مۆسیمێکی حەجە چۆن ناو حاجەکان وعدیان دا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئێمە ئەڕۆینەوە دانانیشین ئەم بانگەی تۆ ناو شەهری مەدینەیە بڵاوەکەینەوە بە هەموو شێوازێک هەوڵی لەگەڵایین ساڵێکی تر ئێمە و جەنابەت مەوعیدمان ئەم شەوە بێ و لێرا بێ. ساڵی 13 پێغەمبەر صلی الله علیه وسلم چووە سەر مەوعیدەکەی خۆیان وەکو جەناب دەفەرمووی لە ناو عادەت و عورفە کۆمەڵێک هین هەیە کۆمەڵێک بنەمای ئەخلاقی هەیە یعنی ئەوان لەسەر وعد و پەیمانی خۆیان پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر وعد و پەیمانی خۆی ئەو شەوە ئەو کاتە چووە دۆڵەکە سەیرەکات خەڵکێکی زۆر هاتووە شەشەکە بوون بە 72 نەفەر 73 نەفەر لەگەڵ دوو ئافرەتە خۆیان 75 نەفەر ئەم 75 نەفەرە بەیعەتێکیاندا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەیعەتێکیاندا کە بە ڕوح و بە گیان و بە سەروەت و سامانیان چۆن دیفاع لە شەرەف و کەرامەت و ناموسی خۆیان دەکەن ئەوە دیفاعیش لە پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم. جا لە ساڵی 12ەوە ئەهلی مەدینە چاوەڕێی هاتنی پێغەمبەر وە نەبێ هەر ئەو کاتە بێت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەشریفی لە مەکە دەچوو ئەوان 2 ساڵ پێش ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بگاتە ئەوێ دەموباسی ئەم پێغەمبەرە لە ناویان نەبوو شوێن کەوتی ئەم پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناویان نەبوو. جا ئەنسار مامۆستا بەڕاستی ئەتوانم بڵێم ئێمە زۆر قەزاری ئەنساری چونکە ئەوەنە چاک بوون لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەنە چاک بوون لەگەڵ یارانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەنیانە دڵی پێغەمبەری خوا خۆش کردووە حەقە بەڕاستی خۆمان زۆر بە قەزاریان بزانین. کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچەکە معلومی بەڕێزانە و جەنابی مامۆسایش سەرەتا ئەچێتە قوبا لە قوبا 4 ڕۆژە مێنێتەوە دوای دروستکردنی مزگەوتی قوبا بەرەو مەدینە بەڕێیەکەوێ ئیتر ئەزانن کە ئیتر سەرەتای هاتنێتی چونکە هەواڵ هاتووە کە لە مەکە دەرچووە و بەراوردی قیاسەکەیشیان کردو یعنی کەسێک لە مەکەوە بگاتە مەدینە چەندێکی پێچێ 2-3 ڕۆژێکی احتیاتیان بۆ داناوە یعنی هەستیان نەکرد کە ئیمڕۆ بەیانی نادوو بەیانی ئاواکە بۆیە هەموو ڕۆژێ چوون بۆ متابعە هەموو ڕۆژێ چوون سەیریان نەکرد بەشکم دەرکەوێن پێغەمبەر صلی الله علیه وسلم نەک تەنها با بڵێن موسڵمانان بێباوەڕەکانیش دەچوو منافقەکانیش دەچوو عەبدوڵڵای کوڕی سەلول کە سەرکردەی منافقەکان هەویش دەچوو چورەکەیش دەچوو هەمووی ڕۆیشت چونکە ئەیان زانی ئەم پێغەمبەرە یعنی خوا هەیبەتێکی پێیا بوو گەورەی و عەزەمەتێکی پێیا بوو لە دڵی هەموو کەسێکە اینجا خوای گەورە زۆر بە جوانی لە قورئانە باسی گەورەی ئەهلی مەدینەمان بۆکە طبعاً مامۆستا 2 هیجرەت هەیە لە تاریخی ئیسلام هیجرەتێکیان بۆ حەبەشەیە هیجرەتێکیان بۆ مەدینەیە بەڵێ هیجرەتی یەکەم پێغەمبەر صلی الله علیه وسلم تیا بەشدار نەبووە بەڵام هیجرەی حەبەشەشمانەیە و کۆچی حەبەشەمانەیە و کۆچی مەدینەشمانێ فەرقێک لە بینی ئەم دوانەیە مامۆستا فەرق لە بینیانە فەرق لە بینی ئەم دوو کۆچەیە کۆچ بۆ حەبەشە بۆ بەلەدی ئەمانە
بەڵام کۆچ بۆ مەدینە هەم ئەمانە و هەم ئیمانە هەردووکیان تێ بۆیە خوای گەورە لە قورئانە کاتێک کە باسی ئەهلی مەدینە ئەکا فەرمێ ئەوانەی کە ماڵ و سەروەت و سامانی خۆیانیان دانابوو يحبون من هاجر إليه ولا يجدون في صدورهم حاجة مما أوتوا ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة أما خواهي وصف أهل مدينة بوك أنصار يا محمد صلى الله عليه وسلم خلقان يكشاوري هاتنيتون كسان يكشاوري هاتنيتون آوان ضليان آوان روحيان آوان لقلتان ماڵیان سەروەتیان سامانیان هەموویان نەبەخش لە پێناوی توێ بۆیە کاتێک کە فەتحی مەکەیش کرا دەنگ و باسێک پێیا بوو لە ناو فەتحی مەکە کاتێک کرا ناو خەڵکا دەنگ و باسێک پێیا بوو وتیان پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە شاری باو باپیرێتی و ئیتر ناگەڕێتەوە بە ناو مەدینە و مەدینە چۆن بڵێ غەریبیە بەلای ئەوە و ئەمانە تۆزێک بێتاقەتێک ڕوویکردا ئەنسار پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموویانی کۆ کردەوە و ئەمەی پێ فەرمووی وا گومانە بن کە مەکە فەتح کرا بێ ئیتر من لە مەکا دانیشم سوێن بێ بۆ زاتە کە منی نادۆ بە حەق حەزەکەم تا ڕۆژی قیامەت لە ناوتانە هەرواش بوو چونکە ئێوە کەسانێک بوون خەڵ دەریەکردم ئێوە دەرگاتان بۆ کردنەوە خەڵ قسەی پێوتم ئێوە قسەی خۆشتان بۆ کردم چەند زوو پەروەردە بوون مامۆستا زوو پەروەردە بوون ماوە 1 ساڵ جا کاتێکە لە عەقەبەی دووهەما پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی دەنگ و باسی مەدینە چی تەمان مەدینە پێشتر ناوی یەثریب بووە بۆ معلومی جەنابتان دەنگ و باسی یەثریب فەرموویان ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم سوێن بێ بە ئەڵڵا ماڵێک نەماوە لە یەثریبا دەنگ و باسی تۆ تێ نەچی ئەوەنە زەمینەکە ساز بووە ئەوە نەوەزعەکە باشە جا بۆیە دوای چەند ڕۆژێک بە تەوابوونی مەراسیمی حەج و گەڕانەوەی ئەو سەحابانە و پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێنەرێکی لەگەڵان نادن هێشتا کۆچ دەستی پێ نەکردووە خەبابی کوڕی ئەرەت پێم خۆشە یعنی خۆمان و بینەران و بیسەرانیش ژیانی ئەو پیاوە بخوێنەوە چێتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەلا تەدعو الله لنا بۆ هاوارێ ناکەیتە خوا لەم میحنەتە نەجاتمان بە بۆ هاوارێکی تێ ناکەی تەبعەن لە میحنەتێکا بۆ ئەو پیاوە مامۆستا یەک نمونەیە گەڕینەوە عەبدێک بوو لە بەردەستی ئافرەتێکە ئیمانی هێنا بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئافرەتەکەش بێ باوەڕ بەو گەرما لەبەر ئەو خۆرادایەنە ئاسنی بۆ سوورە کردەوە ئەی خستە سەر پشتی ئەیوت حەتا بێ باوەڕ نەبی بەخواکەی موحەممەد دڵی ناگرت ئاسنەکە سادەبووی لەسەر پشتی ئەو پیاوە وازی نەهێن سەری ئەو ئیمانە سەری ئەو پەروەردە وەکو جنابی مامۆستا فەرمووی سەری ئەو ڕەقابەتەی خوا لە دڵیانە دروست بوو سەری ئەو تەوەکولە سەری ئەو ئین الله معنا ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ژیانی سەحابە ڕاوەی قورئانە ئەگەر ئەمانەوێت جوان لە ڕاوەی قورئان بگەین بچین سیرە بخوێنینەوە جا پێغەمبەر صلی الله علیه و سلم دوای چەند ڕۆژێک لەو داوا و سکاڵای خەبابی کوڕی ئەرەتە ئاگدار کرایەوە کە فەرمووی دەرگای کۆچ کرایەوە ئیتر کۆچکن بۆ مەدینە ئیتر سەحابە یەکە و دوو و سێ و چوار ڕێی مەدینەیان گرتە بەر بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم مایەوە حتا دوای چەند کەسێکی کەم ماوە لە مەدینە اینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی هیجرەتی کرد جا لەسەر قسەکەی جەنابەت بەڕاستی هیجرەت دەرز و پەند و ئامۆژگاری زۆری تایە و هەرچەنە لێی هەڵگۆزین بەڕاستی هەر ئەتوانین بڵێن هێشتا زۆری ماوە کە ئێمە پێی پێبەرین مامۆستا شێخ سورانسە لە سیرەی مامۆستا ئاماژەی پێکرد کە مۆسعەبی کوڕی عومەیر کە ئەو ساڵە لە ناو مەدینەیە ئەمێنێتەوە ئەو ڕووداوە گەورە دروستە بێت لە مەدینە کە هەموو ماڵێک ئیسلامی تێچێ بەس مۆسعەب بەهی خۆی نازانێ مامۆستا سەیری خۆی گەورە چۆن تەنانەت ئەم پیاوە گەورانەش عومرێکیان پێ نایە تا هەموو فەزڵەکە هەری خوا دەرکەوێت چونکە حەزرەتی مۆسعەب سیرەکەین لە جەنگی ئوحودە شەهید دەبێت ئەو پیاوی کە یعنی مەدینە لە سەردەسی ئەو موسڵمان بووە شەهید دەبێت وەختێک کە پیانسام کۆچەکات مامۆستا ئاماژەی بە مزگەوتی قوبا کرد حەزەکەم ئالێرا جەنابەت ئاماژەیەکی ورد بکەی بە مەکانەتی مزگەوت
يعني ماوسا چوار ڕۆژ پێنجسەم لە شاری لە قوبا لەو شوێنە ئەمێنێتەوە. یعنی نە سەحابە کەس گلەی ناکا بڵێن ئێمە هەموو ڕۆژێ تۆزێ ڕێگەی ماوە بۆ مەدینە. لەم تۆزە ڕێگا ئاخر پێنجسەم چوار ڕۆژ چیەکە لە قوبا ئەدانیشتۆ مزگەوتێک دروستەکە. ئایا مەکانەتی مزگەوت ئەمەنە گەورەیەک پێنجسەم دانیشێت لە شوێنێکە بەو هیلاکەتە کە لە مەکەوە هاتووە، بەو هەموو ئیشەی کە لە مەدینە ڕووی تیەکە، بەو میساقە گەورەی کە پێویستە ئێستا لە مەدینە بنووسرێتەوە لە بینی جوولەکە و موسڵمانەکان و کە ڕەنگە هەموو لەحظەیەکی ئەو چوار ڕۆژە یعنی بۆ ئەوە بشێکە تەقینەوەیەکی گەورە لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی مەدینە ڕووبا، چونکە عەبدوڵای کوڕی سەلول خۆی ئامادە کردو بۆ ئەوەی کە ببێ بە سەرۆکی مەدینە، یعنی فیتنەیە دروستکە لە بینی ئەوس و خەزرەج و خۆیانە تا ئەمە بکە. بهادئ إن الله معنا دانیشێ مزگەوت دروستەکە لەوێ. سێ سەحابە ئەچنە خزمەتێکیان ئیمامی عەلی فریاکەوێ ئەگاتە قوبا لە خزمەتی ئابێت کە تەمەنی 23 ساڵە. دوو سەحابەی تر ناوەکانیان بیر نەماوە، ئەوانیش یەکیان 20 ساڵ یەکیان 21 ساڵ بووە. یەکێکیان لە مەدینەوە جلی تازە ئەهێنێ بۆ پێنجسەم لەگەڵ حەزەتی ئەوە کرا فەرمێ با بەو جلە تەبوو تۆزاویەوە پێنجسەم نێتە ناو شاری مەدینە. ئەم ئەتەکێت و جوانی و مەکانەتی مزگەوتە، ئەم ئیطمئنانە گەورەیە کە پێنجسەم هەیەی وەکو جەنابەت فەرمووت، یعنی زەڕێشک و گومان نەک لە دڵی پێغەمبەر پێنجسەم بە نەبووەت ئیشی کردووە، لە دڵی یەک لە سەحابەکانیشان نەبووە کە پێنجسەم بۆ خێرا نایەتە ناو شاری مەدینە و ئیشەکان دەست پێ بکات. سەبارەت بە فەزلی مزگەوتی قوبا با لێوە دەست پێ بکەین کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمی هەر کەسێک لە ماڵی خۆیەوە بەدەست نوێشەوە دەرچێت دوو ڕکعات نوێژ لەناو ئەم مزگەوتەدا بکات خێری عەمرەیەکی بۆ ئەنووسرێت. مزگەوت گرنگیەکی زۆری هەیە لە ئیسلامدا. لە ماوەی 4 ڕۆژە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام مزگەوتێک بنیات ئەنێ، یعنی ئێمڕۆ ئێمە ئەگەر بمانەوێت مزگەوتێکی باش دروستکەین 2 ساڵ و 3 ساڵمان نەبێت، بەڵام ئەم ئیمانەیە وای کردووە سەحابەکانی پێغەمبەری خوا هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بە شەو و بە ڕۆژ هەوڵیان داوە بۆ ئەم ئیسلامە. یەکەم شتی یعنی بیریان کردوێتەوە لەوەی کە یعنی ئەوەی کە مسلمانان کۆ ئەکاتەوە، ئەوەی کە مسلمانان یعنی ئەکاتە برای یەکتری مزگەوتەکەیە. لەبەرەوە بنیادنانی ئەم مزگەوتە شتێکی کارێکی زۆر یعنی خێرایە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام کە دروستی کردووە نەکەرەوە کە کاتێ ئەشتێتە ناو شاری مەدینەوە. لەو کاتە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام یعنی گوشتەکەی لەکوێ ئەنیشێت لەوێ فەرمان ئەدا کە مزگەوتێک دروست بکرێت کە پێشتر باسمان لێوە کرد کە ئەرزی دوو مناڵ بوو. لەوێش یعنی گەورەترین مزگەوت دروست ئەکرێ. گەورەترین مزگەوت لە دوای مەدینە بریتیە لە مزگەوتی قوبا نەکەرە بەش. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلام نوێژێک لە مزگەوتەکەی منە 1000 نوێژە. نوێژێ لە مەکەی پیرۆز 100,000 نوێژە. نوێژێک لە قودس 1000 نوێژە. ئەمە چیمان فێرەکە؟ نوێژێک لە مزگەوتەکانی تر 27 نوێژە یان 25 نوێژە. ئەوەمان فێرەکات ئەی مسلمان هەتا تەنانەت پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لە سەفەری شاوازی لە جەماعەت نەهێناوە، وازی لە بنیادنانی مزگەوت نەهێناوە، وازی لە پەروەردەبوونی مسلمانان نەهێناوە، وازی لە سوڵحکردن نەهێناوە. تۆش بەردەوام بەو شوێنی سونەتی پێغەمبەری خوا بکەوە صلی الله عليه و آله وسلم. یعنی ئێمە ئەواڵین ئێبڕۆ ئەوەی کە ماوەتەوە بۆ ئێمە یعنی زیاتر نوێژ و ڕۆژ و زەکات و حەجەکەیە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلام الئیسلام أن تشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وتقيم الصلاة. یەکێ لە پایەکانی ئیسلام بریتیە لە چی؟ کردنی نوێژە. لە هەمان کاتە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەفەرمێ هەر کەسێک نوێژێک بە جەماعەت ئەدا بکات لە مزگەوتێکە غەیری مەدینە و غەیری قودس و غەیری مەکە غەیری قوبا ئەفەرمێت 25 یان 27 دەرەجە بەسەر ئەو نوێژەکەی بەتایکەکە لە ماڵ و خێری هەیە. کەواتە ئەمە چیمان فێر ئەکات؟ دروستکردنی مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەومان فێر ئەکات ئەگەر پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلام وەلەو کەمەفحەصی قەطاتین، ئەگەر بە ئەندازەی هێلانەی کۆترێک باڵندەیەکیش بووە تۆ هەوڵی ئەوە بدە بەشدار بە لە دروستکردنی مزگەوتێکە. ئێمڕۆ لە هەر شوێنێکە کە دروست ئەکرێ، یعنی لە هەر شوێنێکە کە دروست ئەکرێ هیچ نەبێت بە 5,000 بەشداری بکە، بە 10,000 بەشداری بکە، هەر هیچی پێ ناکرێ ڕێگر مەبە. بە دوعایەکی خێر
بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا ئێمەش بتوانین لەسەر ئەو ڕێڕەوەی پێغەمبەری خوا بمێنی صلی الله عليه و آله وسلم. شت زۆرە لەسەر نوێژ باز بکرێ بەڵام کاتەکەمان خۆشەویست من زۆر سپاسی ژنابتان دەکەم خۆی کۆتایی یەک دقەجێڵین بۆ جەنابی مامۆستا بەلا ئەحمەد وەڵی مامۆستا گیان من هەرەوەڵێ وەڵێم 1445 ساڵتەیە پەڕێ بەسەر ئەو ڕووداوە گەورەیە بەیانی ئینشاءڵڵا کەینە ناو 1446 1446 هەزار سەڵاوات لە دیاری ئەو پێغەمبەر عەزیز کە خوای گەورە لە شەئنیا فەرمووی وإنك لعلى خلق عظيم. منيش بس صلواتك وتايب يدين اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. سباسي خواهي قورشاكين كأمي بشاني أودانا وكلم شو بيروزدا باس لكوشي بيغمري خوابكين صلى الله عليه وآله وسلم إن شاء الله. والسلام عليكم ورحمة الله. خوي قرب پاداشتی هەردوو مامۆستای عزیز و خۆشەویستمان باتەوە کە بەم شەوەیە مە زەحمەتمان خستە بەردەمی جنابتان جنابی مامۆستا بەلا ئەحمەد ڕۆژبەیانی جنابی مامۆستا شێخ سۆرانی سەنگاوی خوي قرب پاداشتی بە خێرتان باتەوە لەگەڵ سەرجەم عزیز و خۆشەویستانمان کە ڕاستەخۆیەمە لە خزمەتیانێن لە کەناڵی ئاسمانی پێیان بڵێم بەرنامە تایبەتی کۆچ بەڵام ئەخیر دەرس باسەکەینەوە کە یەکەم جار هەردوو مامۆستای عزیز و خۆشەویستیش باسییان کرد باگەمە لە ئەمانەتەکان بێت کێ قەرزی لایە کێ پارەی خەڵکێکی لایە با لەم ڕۆژە مبارەکە لەم کاتە مبارەکە ئینشاءڵڵا سبەینێ قەرار بات کە پارەیەک بیری چۆتەوە بیاتەوە بە ساحێبەکەی تاوەکو خێرێکیش دەسی ئێمە و هەروەها بەهرەدار ببێ لە کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خۆی گەورە پاداشتان باتەوە زۆر سپاس بۆ برایانی خۆشەویستمان کە ڕاستەخۆم بەرنامەیان پەخش کرد و مامۆستایانی خۆشەویست و ئێوەی ئازیز و زیادە خۆشەویست کە بینەری بەرنامەکانمانن تا بێگەشتنەوەکتر بە خۆی گەورەتان ئەسپێرین. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتنا قل أسن